ئەمڕۆ ڕۆژی جیهانی مارکێتینگە. ئەو کەسانەی ئیش و کارێک کەسب و کارێکیان هەیە خزمەت گوزاریەک پێشکەش ئەەکەن ئەم تەوەرەی ئێمە ئەتوانێت بۆیان زۆر گرنگ بێت چونکە لەم تەوەرە باس لە بنەماکانی مارکێتینگ ئەەکەین ئەوەی کە چۆن تۆ بتوانیت لە نێوان ڕکابەرەکان تا دەرەقەتی بازار بیت وە سەرکەوتوو هەنگاو بنیت لەسەر ئەم تەوەرە بە میواندارەتی زۆر بەڕێز مامۆستا ڕێبین ئازاد ڕاهێنەری بواری مارکێتینگ زانیاری زیاترتان پێشکەشەکە مامۆستا گیان فەرموو بەخێر بێت. بانیتان بانی باش مامۆستا بەخێر بێت. سپاس دەکەم. بانی باش. باشی. سڵاو دەبێت. خێر بێت. ممنون. بەیانیت باش مامۆستا. بانی ئێوە بانی باش مامۆستا. بانی ئێوە هەموو بینەران باش. سپاس دەکەم. ئێمە لەسەر مارکێتینگ قساکەین بەڵام پێشەوە بە کۆمەڵێک هەواڵی کوردستانەوە دەستمان پێکرد یەکێکیانەوە بڕۆڵەکانی کورد لە چاینا لە پێشبڕکەیەکی زانستیە سەرکەوتنیان بەدەستهێنا مامۆستا. ئەم چەشنە هەواڵانە بۆ کورد زۆر گرنگە چون ناوبانگێکی جیهانیش بە کووردە بەخشێت. دڵخۆشیە بەڕاستی دوێنێ بینیم منیش لە یەکێ لە پەیجەکان کە دانرابوو ئەم خوێندکارانە توانیویانە بگەنە ئاستێکی زۆر بەرز لە نێوان هەموو ئەو وڵاتانەی تردا. طبعا ئەمە دەستخۆشیە بۆ زانکۆکە بۆ مامۆستاکانی تر جگەر لەوە ئەگەر لە بواری مارکێتینە کە خۆمان ئەمڕۆ باسیەکەین بابەتێکی زۆر گرنگە بۆ نمونە هەر تاکێکی کۆمەلگا ئەگەر بتوانێت خۆی بە شتێک جیاواز بکە ئەمە ئەو سیفاتە جیاوازی کۆمەلگاکەیە گەێنێ بە هەموو جیهان واتە ناوی کورد و کوردستان بەرزەکاتەوە هەیە مامۆستا ڕێبین ئێستا هەم سەرمایەدارەکانمان هەموو کەسانش کەلانەی کەسب و کارێکی بچووکیان بێ ئەمانە چۆن لەگەڵ مارکێتینگا مامەڵە بکەن بناغەکان و بنەماکانی مارکێتینگ چییە؟ زۆر گرنگە بۆ نمونە کە کاتێک کەسێک دەسەکا بە کارێک بۆ نمونە ئەگەر کاری خۆیەتی بۆ نمونە ئێستا زۆر باوی ئەوەیە ئەڵێ پرسنەڵ براندین بۆ خۆمەکەم واتە بازارگەری بۆ خودی خۆمەکەم ئەمە لەوە دەست پێەکە هەر تاکێکی کۆمەلگا کە ئێوێ ئیشێک بدۆزێتەوە بڕوا بۆ مقابلەیەکی کارکردن چۆن بتوانێت ئەم مارکێتینە لەوێ بەکاربێنێ بۆ خۆی واتە چۆن ئەتوانێت خۆی بە کەسێکی HR بفرۆشێ ئەمە وەکو مارکێتین بۆ خودی خۆی یاخودەوەی جەنابەت دووتت کە کەسێک بازرگانێکە کەسێکی پارەدارە خاوەن بزنسێکە چۆن بتوانێت بازرگانیەکەی بە شێوەیەکی جیاواز بگوێزێتەوە گرنگترین خاڵی ناو مارکێتین و ناو بابەتێک کە تۆ بیگوێزیتەوە خاڵە جیاوازەکانە کە جیاواز بێ لە ڕکابەرەکان ئەوەتە مارکێتین هەر ئەوە نییە مەلی تێگەشتوین من کاڵایەکم هەیە بازار بوو ئەم کاڵایی خۆم بدۆزمەوە و بیناسێنم بە کڕیاران و ئەوانشمە نێم کڕن کاک ڕەوەند ئەگەر باسی ئەوە بکەین بۆ نمونە ئێمە باسی مارکێتین پێناسەیەکی مارکێتین بکەین مارکێتین دۆزینەوەی خواستی کڕیارە ئەم دۆزینەوەی تەنها وشەیەک نییە بڵێم خواستێکە من بێم کاری لەسەر بکەم چەنەها داتا پێویستەکە بە ساڵان و مانگان تۆ داتا کۆکیتەوە بۆی بگەی بەوەی خواستی ئەوان دیارێکەی اینجا ئەوەی نمایشکردن و شێوازی فرۆشتن بەشێکی مارکێتینە کە زۆربەی خەڵگەڵێ بۆ نمونە من مارکێتین بۆ بزنسەکەمەکەم پیجێکم داناوە نەخێر پیج بەشێکە لە مارکێتین کە تۆ پێویستەکە پێش پیج پلانێکت دانابێ ئەم پلانە چییە کە دابنرێت بۆ ئەوی کە من ناسانێکی زۆر باش بۆ کاڵەکانم بکەم ئەم پلانە سەرەتا تۆوە بێ بەرهەمەکەت بناسێنیت چونکە هەر کەسێک بەرهەمێک کە ئەچێ بیکڕێ با بڵێن ئەگەر وەکو کڕیار بیرەکەیتەوە منە ڕۆم بەرهەمێکم پێویستە بۆ ژیانی خۆم بیکڕم ئایا کامە ئەکڕم کامە لە براندەکان زیاتر نمایشی بەرهەمەکەی کردووە بە شێوازێکی دروست ناساندنێکی دروستی بۆ کردووە لە بازاردا سیفاتەکانی خستۆتە ڕوو چ جا سیفاتی تەکنیکی بێ سیفاتی گەاندنی بۆ نمونە باشکردنی ژیانی کەسێک بێ خاڵە جیاوازەکانی بەرهەمەکە بێ کامیان لەوانە لە عەقڵی کڕیاردا جێگەی خۆی کردوتەوە منی کڕیار ئەڕۆم ئەو بابەتە ئەکڕم باوەکو مارکێتین سێری بکەین بۆ نمونە پلاندا ئەنین ئێمە دەرمانخانەیەک بکرێتەوە باشە زۆرن دەرمانخانەکان ئایا ئەم دەرمانخانەیە ئەتوانێت بە چی جیاواز بێ لە بازاردا ئایا ئەتوانێت تەنها بابەتی تەندروستی بفرۆشە یاخود بابەتە جوانکاریەکان کە ئێستا زۆر باوێتی کە ڕیکلامی زۆر بەوەکرێ ئایا پێویستەکە ئەمانە چۆن بخەنە ڕوو چۆنی لە بینی ڕکابەرەکانە جێی خۆیان بکەنەوە ئایا بە نرخە یا شوێنەکەیان زۆر گونجاوە خەڵک بە ئاسانیە گاتە ئەوێ لەوانەیە ئەم دەرمانخانەیە بۆ نمونە 24 کاتژمێر ناکەی لە ئێمە زیاتر ئیش لەسەر خاڵی یەکەمەکرێت کە نرخەکەیە نرخی من کەمترێکە لە نرخی دەرمانخانەکەی تەنیشتم پێویستەکە هۆشیاری کۆمەلگا بە گشتی بەرز بێتەوە بۆ نمونە ئەگەر کەسێک بێت بابەتێک بەکار بێنێ هەرزان بێت بۆ ماوەیەکی کورت بەکاریە هێنێت بەس ئەگەر بێت بابەتێک بەکار بێنێت کە کواڵتیەکەی باشە نرخێکی
کەمێک زیاتری پیاوە بۆ ماوەیەکی دوور و درێژتر بەکاریهێنێت. باشە جا ئێستا من بۆ ئەوەی کە بتوانم لە ناو ڕکابەرەکانمە بۆ نمونە دەرمانخانێک بکەمەوە ئەگەر بێم لە بەڕێز ڕاوێژ بەربگرم ئەبێت چی من جیاواز بکالەوان؟ سەرەتا ئێمە بە پرسیار دەست پێیەکەین ئایا ئەو کەسە کە ئەم بزنسەی داناوە حەز و خۆشەویستی بۆ بزنسەکەی هەیە یاخود نە، چونکە ئەو خۆی ئەتوانێت خاڵەکانی خۆی بنووسێتەوە. ئێمە وەکو پلانێکی ئەکادمی بۆ داڕێژین، بۆ نمونە پێڵێم لە چ شوێنێک ڕکلام بکە، پێڵێن کام نرخە باشترینە بۆ ئەو ئۆفەرەکانی لە چ کاتێکدا بکات. لە چ شوێنێک مارکتینگ ئێستا باشە بکرێت؟ ئەکرێ بە دوو شێواز بێت، بۆ نمونە بە ئۆنلاین هەمانە لە شێوازی دیجیتال مارکێتی ناتۆکرێ لە ڕێگەی ئینتەرنێتەوە لە ڕێگەی پلتفۆرمەکانەوە بگەی بە کڕیارەکان. ئەمە جۆرێکی سەردەمیانەیە کە هەموو کەسێ لە ئێستا پێویستێتی. بەڵام وەکو شوێنیش ئەگەر کەسێک بێت سەرەتای بزنسەکەیەتی دەستی پێکردووە، چ شەقامێک چ شوێنێک باشە بزنسەکەی لێدا بمەزرێنێ، ئایا بوجەکەی چەنە، بەشی کام شوێنیانەکە کە بتوانێت ئەو شوێنەی ئەو بابەتەکەی لێ نمایشکە، لەوانەیە لە ناو مۆڵێک بتوانێت ستاندێک دابنێ، لەوانەیە یاسایەک هەیە شۆپ ئینشۆپی پێڵێن، واتە شۆپێکی بچووک دوکانێکی بچووک لە ناو شۆپێکی تری گەورەدا کە ئێستا زۆربەی زۆری ئەو شوێنانەی با بڵین بابەتی تەکنەلۆژیایە، بابەتی مۆبایلە فرۆشن، یەن یەکێ لە براندەکانی تریش لە لای خۆیان ستاندێکی بۆ دائەنێن. بەم شێوەیە باشە. بەس ئێستا زۆر کات ئەومان بەرچاوەکەوێت بوونبوونە لە سلێمانیا دوکانێکی داناوە کە دوکانەکەی هیچ لە شوێنێکی زۆر گشتیان نییە کە خەڵکێکی زۆر سەردانی ناکا، بەڵام ئەم هاتووە لە ڕێی زۆر بەقووەتکردن و ئەکتیڤکردنی پەیجەکەیەوە بازارێکی زۆر باشی بۆ دوکانەکەی دۆزیوێتەوە کە زۆرێک لێمە زۆر بە زەحمەت دوکانەکەشیمان دۆزیوەتەوە. کەواتە ئەکرێت بڵین لە ئێستاە پەیجێک یان لە ڕێی دیجیتال و سوۆشیال میدیاوە ئەتوانی بازارێکی باش بۆ شوێنەکەت بۆ کاڵەکەت دۆزیتەوە؟ زۆر شتێکی باشە، بەڕاستی من زۆر کادوتومە سوۆشیال میدیانی ئەمەتە، چونکە تۆ ئەگەیەنێ بە کەسانی تر چ جاوەکو کڕیار بێ وەکو هاوڕەیەک بێگا بە کەسێکی تر، کەسێکی خۆ دەدۆزیتەوە هاوڕەیەکی کۆنە لە وڵاتێکی تر. ئەمە گەیاندن بە کڕیارەکانت شتێکی زۆر ئاسانە لە ڕێگەی سوۆشیال میدیاوە. بەمەرجێک کە تۆ بڕیار ئەدەی لە سوۆشیال میدیاشت بڵاوکەیتەوە پێویستەکە ناوەڕۆکێکی باش داڕێژیت کە کۆنتێنتی پێڵەن. زۆر کەس ئەڵێ ئێستا من ئیشی کۆنتێنتەکەم و ئاتە ناوەڕۆکێکدا ڕێژێ بۆ کارەکەی. با بە نمونە بیهێنمەوە هەر لەسەر ئەو دەرمانخانەی باسمان کرد. ئەگەر کەسێک بێت دەرمانخانەیەک بە شێوازێک تەنها بە فۆتۆ بابەتەکانی بڵاو کاتەوە و نووسین، خەڵک تااقەتی لە نووسین چووە ئێستا. ئەگەر لایەنێکی تریان لێک بیتەوە بۆ نمونەوەکو خاڵی دووەم نمایشی بکات، یەت خۆی بابەتەکە ئەڵێ ئەم بابەتە بەم شێوەیە بەکارێت، ئەم جۆرە حەبە ئەگەر بی خۆی پێویستەکە ئەوەنە سەعات پێش نانبی خۆی بۆی گەدەت ئازێتی پێنەگا. جۆرێکی تریان ئەوەیە یەت بە فیزیکەڵی لەسەر کەسێک مقابلەیە گەکات لەگەڵ نەخۆشێک، کەواتە ئەمە سێ شێوازی جیاوازی کۆنتێنت بوو لە ڕێی فۆتۆ کردمان، دوانیشیان لە ڕێی ڤیددیۆ. بابڵی کڕیارەکان زیاتر سەرنجیان بەوە ڕاکێشرێت، لەوانەیە دەچرکە ڤیددیۆی کەسێکی پیشان بی کە ئەم کەسە ژیانی لە خاڵی ئەی گۆڕاوە بۆبی بە بەکارهێنانی ئەم بابەتە. بەکردداری ئەیبینێت قەناعەت بە کڕیارەکەی، چونکە یەکێک لە لایەنە گرنگەکانی ڕیکلامکردن و بڵاوکردنەوە ئەوەیە تۆ قەناعەت بە کڕیارەکانت بکەیت. باش ئێستا ئەو قەناعەتە چۆن دروست بکەم؟ ئەو قەناعەتە پێویستی بە داڕشتنی بەرنامە هەیە هەر لە با بڵێ فرۆشیارەکە خۆیەوە، چونکە فرۆشیارەکە یەکەم کەس خۆیەتی کە ئەڵێ ئەبێ قەناعەت بە بەرامبەر بکەم بەکاری بێنێت. بۆ نمونە ئەگەر من قەناعەتم بە بابەتەکەم نەبێ، حەزم لە کاڵاکەم نەبێت، ناتوانم قەناعەت بە بەرامبەریش بکەم. چۆن کاتێک کە تۆ دوکانێکت هەیە کەسێک گیەت ناکرێت کەسێک دوکانی بۆن فرۆشتنی هەیە خۆی حساسێتی هەبێ کە مامەی بەست بێت. ئەی ئەگەر من بۆی تاقیکەمەوە چەند شێوازێکی جیاوازی بۆ تاقیکەمەوە لەبەی نابڵێم پێویستە کا قەناعەتی پێ بکەم بڵێم زۆرت بۆن کردووە، دووسێ دانە و تاقی کردوێتەوە، فەرموو چەند دقەیەک دانیشە پەرداخێک ئاو بخۆرەوە، بۆنێکی جیاوازی ئێمێ. من خۆم چوومە دوکانی بۆن تاقیکردنەوەیەک، منیش کەمێک حساسێتم هەیە، حەزم زۆر لێ نییە، یەکسەر ئەوەنە شارەزا بوو پێی وتم مادەم ئێستا زۆر بۆن ناکەیت بۆنی قاوە بکە، جیاوازە لە بۆنەکانی تر. سیر کە چۆن قەناعەتی بە من کرد زیاتر لە 10 دقە لە دوکانی بۆنەکەیا بمێنمەوە. بۆ هەموو شتێک پێویستەکە ڕێگە چارەیەک بدۆزیتەوە چۆن بگەی بە کڕیارەکانت بە شێوەیەکی محتەرەمانە، بە شێوەیەک ئەوە نەبێتە داخولی ژیانی شخصەکە بکەیت زۆر، بەڵام ڕێز لەوەی بگری کە ڕاو بۆ چوونی هەیە
لی تێبگەی پرسیاری لێ بکەی کە پرسیارت لێ کرد خاڵی قەناعەتەکە زۆر جوانە توانی بۆی دروستکەی لەوانەیە قەناعەتی بەوە بێ ئەم بەرهەمەی تۆ گرانە ناتوانێ بیکڕێ چۆن نەتوانین قەناعەتی پێ بکەی کە بۆ ماوەیەکی دوور و درێژ بۆنەکە ئەمێنێتەوە بەکاری ئەهێنێت بەو شێوازە باشە شتێکی ترمان هەیە ئێمە بەخێراتنەکە زۆر گەرم و گوڕە باشە قەناعەت پێکردنەکەش ئەمانەوێت زۆر گەرم و گوڕ بێ ئەمە لەلایەن خاوەن کارەکەەوە باشە بەڵام کە لەگەڵ کڕیارەکەوتی دەسێ خۆش بێ زۆر سپاس ئەیوێ بڕوات زۆر بە لاوازی سڵاوەکە جوابینەوە و خوا لەگەڵ خۆی ئەمە فرۆشیارەکە کەوتووە فرۆشیارە بێ یەکەم شت ئەوە بزانێ ڕسق بەدەست خوایە لەوانەیە ئەو ڕسقە بۆ ئەو نەهات بێت دواتر کەیتە سەر و بابەتی تۆ ئەو کەسەیەت لەوانەیە ئەو ڕەنگەی لای ئەو ئەوێت لای من دەست نەکەوێت لەوانەیە ئەو بابەتی ئەو ئەوێت هاتووە بۆ کڕینی چجا خواردنە هەر پێداویستیەکێتی یاخود شتێکە حەزە ئەوێ بە حەزەکەی دڵی خۆشکە ئەو شتە لە لای من دەست نەکەوێت زۆر ئاسایی بچێتە شوێنێکی تر بەڵام باشی من لەوایە بتوانم بێ ئەوەی بڕواتە دەرەوە شتێک لە من بکرێت پێشچوونە دەرەوەی شتێک لە من بکرێت واتە من سڵاوکردنێکی گەرم وەکو جەنابە دووتە پێشتری وابزانام لە بەرنمەیەکە باسی ئەومان کرد بەرەو هاوی نەڕۆین هیچی تێناچێ پەرداخی ئاوی سارد بیتە دەست کڕیارەکەت فەرمووی لێ بکەی بۆ سەر کورسیەک کە لە بەردەمی موبەڕیدەکە لە بەردەمی فێنکەرەوەکە باوەڕ کە ئەمە پێشوازیە و تاچەند گەرم و گوڕە ناوەڕۆکی فرۆشنەکە و تاچەند گەرم و گوڕە ماڵ ئاوایەکەش ئەگەر شتیش لێ ناکرێت ئەوەنە گەرم و گوڕ بێت تاچەند گرنگە ئەکرێ پێی بڵێت زۆر بە ئاسانی بڵێ هیوادارم سەردانم بکەیتەوە هەفتەی داهاتووشتم بۆیێتەوە ئەمە خۆی لە خۆیان شتێک لای کڕیارەکە دروستەکە پرۆگرامێکی کە هەفتەی داهاتوو بێتەوە وەجبەیەکی تازە بەڕێوەیە چەند ڕەنگێکی تازەم بەڕێوەیە خۆ ئەگەر فرۆشیارە ئازاکان و چالاکەکان ببینیت زۆربەی کات ڕەفەکانیان عکسەکەنەوە گەشتی تازەشیان بۆنەیە بۆ کە کڕیار چوو سەردانی کرد لەوانەیە من چاوم بەر ئەمە کەوتبێ لێرەیە بەڵام هەفتەی داهاتوو کە ئەڕۆمەوە ئەم شتی ئێرە چۆتە ئەوێ شتێکی ئەم سوچەی تری هێناوەتە ئەملا وام لەیەکە هەستکەم تازەیە بۆی هەمیشە فرۆشیارەکان بە زمانیان زیاتر کڕیارەکان ڕاکێشن چونکە تەعاملێکی خۆشووا لە کڕیارەکان دەکا هەمیشە بگەڕێیتەوە کاتە مامۆستا ڕێبین ئەکرێ بوترێت کە ئەمە هۆنەریشە هوەری گفتوگۆکردنە هوەری قەناعەت پێکردنە هوەری مامەڵەکردنە ئەمانە هەمووی ئەو شتانن کە ئەبێ لە فرۆشیارێکە کۆ ببێتەوە جگە لەوە پێویستەکە پلانی مارکێتینەکەی وا داڕشت بێت هەمیشە بەردەوام بێ لەسەر گەشە پێدان بەخۆی و بە بزنسەکەی باشە مامۆستا ڕێبین شتێکی تریشمان هەیە ئەمەش هەر نمونەیە کە لە ناو بازاڕی ئێمەیە لە ئێستاە خەریکە وردە وردە زیە ئەکات کڕیارێک تەنها بەلای دوکانەکەیە ئەڕوات ئەمەە فەرمووی لێکات ینی ڕەنگە سەیری کاڵایە بکات سەیری کراسێ بکات بەڵام ئەوەنە فەرمووی لێکات ئەی باتە ژوورە ئەومان هەیە ئەومان هەیە تۆزێک ئەمەش ئیزعاجکردنی کڕیار نییە حەزەکەم ئەمە ببەستمەوە بە سایکۆلۆجیای کەسەکان باشە ئێمە چەند سنوورێکمان هەیە بۆ نمونە ئەم سنوورەی من و جەنابەت دانیشتوین ناکرێ من و تۆ لەسەر کورسیەکدا بنیشین شانمان بە شانیەکەوە بێ ئەمە سنووری تاکە کەسیەکانی پێڵێن هەندێک سنوور هەیە ئێستا فرۆشیارەکان بەداخەوە ئەڵێن بە زاندویانە تەواو یەنە نزیکی کەسەکەەوە فەرموود لێ ئەکەن بە زۆر ئەدبەنە پێشەوە وەرەقەیەک ئەیەنە دەستت شان بەشان دەڕۆن واد لێ ئەەکەن تەریق بیتەوە شتەکە بکڕی یاخود بڕۆی لە شوێنێک نان بخۆی نە ئەگەر من حەزی خۆم نەبێ هەر شتێکی تر پاڵنەرم بێ یەک جارە و شتە تاقیەکەمەوە ناچمەوە سەری بەڵام کە بە حەزی نازانی چۆن دەرباز بێ لەو دوو هیچ ناوێت کە بە حەزی کڕیارەکە خۆی بوو چەند جارێکی تر سەردانیە کاتەوە بەڵام زۆر ناخۆشەکە تۆ بە زۆر شتێکت پێ بکەن تەنها یەک جارێکی تەنانەت لە پەروەردەکردنی مناڵیشە ئەگەر بێ بە نەرمی فێری کەیشتەکان چۆن بەکار بێنێ چی بکات تەنانەت ئەگەر بۆ ئەو خەتەریش بێت یەک جار فێریەکەی کەنەیکە بەڵام کە لێت گرتەوە یاخود شتێک بە زۆر پێت کرد ئەم شتەوە ئەکات مناڵ نیکا بۆ نمونە شروع خواردن ئەگەر تۆ بێ خۆشی کەی بۆ مناڵ بە ئاسانی جاری داهاتوی خواتەوە بەڵام ئەگەر بیت تۆ بە زۆر بیتێ یەک جارەی خوا و تەواوی دوای ئەوە چەند جاری تر نەخۆش بێ شروپەکە ناخوا کەواتە فرۆشتنی بابەتەکەش هەمان یاسایە کاتەمە خاڵێکە بەوەی کە من سەرکەوتوو بم لە دروستکردنی کڕیاری وەفادار ڕێگەی ترچی هەیە کە ئەگەر ڕۆشتە دەرەوە هەمیسان بگەڕێتەوە لای من ئۆفەرەکانی کە جیاواز بۆیانەکەی پێم خۆشە ئەوەش بڵێم وابزانام جەنابیشتان ئاماژەتان بۆیە بوو پێشتر ئەمڕۆ ڕۆژی جیهانی مارکێتینە ئەم ڕۆژە دانراوە بە بۆنەی ئەوەی ئەمڕۆ یادی لە دایکبوونی فلیپ کۆتلەرە کە بە باوکی مارکێتین ناسراوە هەر بەو بۆنەیەشەوە پار خەڵات کرا وەکو باشترین
کەس کە بۆ بە بازارکردن گونجاوە بۆ چەندین کتێب زیاد لە 80 کتێبی هەیە هەر بە لەسەر بازرگانی و فرۆشتن و بە بازارکردن. بەڵێ اینجا چۆن ئێمە بتوانین کڕیار بهێڵینەوە لای خۆمان کە سەحەرخان وتی ئێمە چۆن نتوانین با بڵێ وەفادار بین بۆ کڕیارەکانمان ئەمە ئەبێ ئۆفەریان بۆ بکەین بۆ نمونە بە بۆنەی ڕۆژی جیهانی مارکێتینەوە هەر کەسێک شتێکی هەیە لەسەر مارکێتین بۆ نمونە بزنسەکەی عیلاقی بە مارکێتینەوە هەیە ئەکرێ ئۆفەرێکی داشکاندنە یاخود دیاریەک ببەخشێ بە کەسەکان با بڵێن کەسێک لە چێشخانەیەکە کار دەکات خواردنیان هەیە مینووی تایبەتیان هەیە ڕۆژە جیهانیەکان پێویستەکە لە کالێندەرەکەی خۆیان نابێنن ڕۆژی جیهانی خواردنە ڕۆژی جیهانی نەخۆشی شەکرێ ڕۆژی جیهانی بۆ نمونە خێزانە ئەمانە هەر یەکە ئۆفرێکی جیاوازی بۆ بکە بۆ نمونە بۆ نەخۆشی شەکرەکە بڵێ ئەمڕۆ وەرە چێش ببینە لەم بابەتەم کە هیچ گلوکۆز هیچ شەکرێکی تیا بەکار نەهاتووە بە داشکاندنی نسبەیەک کە ئەو دیارەکە بۆیە زۆر گرنگە کە کەسێک ڕۆژێک هەڵەبژێرێ ڕۆژێکی جیهانی بخاتە کالێندەرەکەیەوە جگەلەوە ئەو ئۆفرانەی کە هەڵیە بژێرێت پێویستەکە گونجاو بێت لەگەڵ بابەتەکەی بۆ نمونە ناکرێت ڕۆژی جیهانی پارێزەران بێ من لەو لاوە بێم ڕێکلام بۆ شتێکی زۆر جیاواز بکەم علاقی بە پارێزەرەوە نییە. باش مامۆستا ڕەبین تۆزێک متمانە پێویستمە متمانە نییە لە بینی کڕیار و فرۆشیارە لە هەندێک لە شوێنەکانە ئەیبینیت بە تایبەت مۆڵەکانە ئەنووسێت داشکاندنمان کردووە بە ڕێژەی لە 75 کاتتە ژوورەوە سیرەکەی نەخێر بۆ شێوەیە نییە ئەم متمانێت چۆن دروستە بێ ئەم متمانەیەش وەکو پێشتر وتم چۆن نتوانانی بە شێوازێکی دوور و درێژ قەناعەت بە کڕیارەکانت بکەیت و لەگەڵ پەیوەندی بە هونەر و مامەڵەکردنەکەەوە هەیە باشە متمانە کرد چونکە شێوازێکی معنەویە ئەو کە جگەلەوە باشە نووسیوێتی لە 75 داشکاندن بۆ ئەم کوپە کردووە کاچی سەید نرخەکەی سێرەکەی بە 5,000 کە لە کاتێکا لە شوێنی تر بە 1000 دینارە کە بە 5,000 لە 175 داشکاندن بۆ کردووە کەواتە پێشتر بە 15,000 دینار بووە لە کاتێکا لە شوێنێکی تر بە 1000 دینارە لەسەر ئەوەی متمانەکەەوە دەست پێەکەمەوە کاتێک کە کڕیارێک متمانە دروستەکە بە شێوازێکی دوور و درێژە یعنی ئەمە لە یەک مامەڵیانە ئەو کەسانەی کەیان ئاوا ڕێکلامێکی گەورە و زەق هەڵەواسن لە 170 لە 180 ئەمە لە یەکەم جارە کڕیارەکە کاچێتە ئەوێ متمانە لە دەستەیە واتە ئەو ڕاکێشانە ئۆفرێکە تەنها بۆ یەک جارە لەوانەیە جارێکی تر سوتفە زۆر مەجبور بی بچیتەوە هەمان شوێن بەڵام هەر بە ڕقەمەکە چیتەوە ژوورەوە کە ژمارەیەکی گەورەیە ئەیبینیت و بەردەوام نابیتەوە بە کڕیاری ئەو شوێنە جگەلەوە کە تۆ لە سەرەتایە متمانەت لە دەستدا زۆر قورسە ئەو کڕیارە جارێکی تر پرۆگرام بکرێتەوە بێتەوە ئەوێ یەک سەربیر یەکەوێتەوە گەر تا 2 ساڵیش ئەو لە 170 بۆ شوێنەوە هەڵواسرا بێت نایەتەوە ژوورەوە ئەڵێ جارێک چوم و شتەکانیان ئەوە نەبوو کە من بە دڵم بوو بەڵام ئەگەر خۆ هیچ ژمارەیەک هەڵنەواسرا بێ هیچ ئۆفرێکیان نەبێ بەڵام خۆی بەدڵی خۆی چوو بێتەوە شوێنە یاخود لە ڕێگەی سەرنجڕاکێشانی ناوەڕۆکەوە لە ڕێگەی پیجەکەەوە کردبێتی بڕوا بەەوە شوێنە لەمەوە متمانە دروستە بێ هەندێک جار دێن تەکنیکێکیش بەکارهێنن بۆەوەی کە ئەگەر شوێنێک متمانەکەی لێ دەستاوە بۆ نموناڵێن ئێستا بەڕێوبەرەکەی گۆڕیاوە یاخود بۆ منە ناوەکەیە گۆڕن ئەم گۆڕانکاریانە بەڕاستی دەورەبینێ ئەو متمانەی لێ دەستچوە بیگەڕێنێتەوە شتێکیشمانیان سەهار ئەم دوکانە دائەخین لەبەرەوە شتەکانمان بە نرخی بە نرخی جملە بە نرخی کارگە هەڕاجەکەین و ئەیفرۆشین لە کاتێکە ئەو دوکانە یەک مانگە کراوەتەوە بەڵام چەند ساڵێکیشی بەسەرا تێپەڕە و لاکیتێ هەر بە دوکانەکەەوە ماوە ڕاستە لە زۆربەی وڵاتان یاسا هەیە لە ژووری بازرگانی یاسا دانرێ بۆ نمونەکە کەسێک کۆمپانیایەک یاخود دوکانێک تۆمارەکە لەو شوێنە یاسای بۆ دانێ ئەڵێ ڕێژەی داشکاندنەکەت ئەبێ بەم شێوازە بێ لەبەرەوەی ئەم دوکانانەی تر کە ڕکابەری تۆن هەموو داتا و شتیان لایە ئەم شوێنانەی تر کە با بڵێن لە هەمان بابەتی ئەو شوێنە ئەفرۆشنە و دوکانە ئەفرۆشن کە تۆمارەکرێت تازە یاساکانی پێ ئەڵێن نابێ داشکاندنەکانت لەمەنە زیاتر بێ نابێ لەم شوێنە زیاتر بۆ نمونە تۆ ڕکابەرەکانت لە هەمان شوێنان بۆ نمونە کەسێک تۆمارەکات بە شێوازێک لە شێوازەکان کۆپیڕایت وەرەگرێ نابێ بۆ بەرهەمێک ئەو کەسە بێت بابەتێکی تر بفرۆشێ کە زەرەر لە ڕکابەرەکەی بدات ئەمەوە ئەکات کە کێشە بۆ ئەوانی تریش دروست بێ کەیتەوە سەر ئەوەی باسی بزنسەکان بکەیت کە چۆن ئەم متمانەی پێشتر باسمان کرد بیگەێنێ بە کڕیارەکانی بۆیە زۆر گرنگە کە کەسێک لەسەر و بابەتە ئەمێنێتەوە متمانە بۆ کڕیارەکانی دروست بکات یاخود بابەتێکی تازەی هەبێ ژووری بازرگانی بتوانێت یاسا دابنێ چجا بۆ ئۆفەرەکان بێ ڕێژەی داشکاندن بێ بەڵام لێرە
کەسێک یەت لە سەتانەوە لە 180 داشکاندنی داناوە هیچ یاسایەک نییە بۆ ئەوانە کەسێک کە ئازادە لەوەیە و هیوادارم لەمە دوات بتوانین ئەو یاسایانەش لێرە جێبەجێ بکرێت. زۆر باش. جا ئێمە هەندێک جار کاتێکە چینە ناو شوێنێک یەکەم جارمانە مامۆستا ڕێبین ئەبینین کارمەندێکی ئەو شوێنە دێت لەگەڵمان من هەر شوێنێکە چم لەگەڵم دێت ئەو ئەیەوێت کاراسانی بۆ منکە ئەگەر من پرسیارێکمە هەبوو ڕێک لە هەوێڵا بێت وەڵام باتەوە بەڵام زۆر جاریش من هەست بە ئاسوودەبوون ناکەم ئەم مامەڵەکردنە ئەبێ چۆن بێت. پێم خۆشە بە نمونەیەک ئەمە باسکەم کە لەگەڵ خۆم چەند جارێکە یەمە بەرنمەکەی جەنابتان و هاتوومەتە کورسات بەڕاستی ئەمە یەکێکە لە شتەکان کە مامەڵەیەکی زۆر جوان لەگەڵ خەڵکەکەن ئەمە مارکێتینێکە بۆ نمونە من هەر بچمە هەر شوێنێکی ترەڵم کورسات ماڵی هەمووانە قاوەکەمانە خوارمە مساڕێمی ئەی خۆمەوە تۆزێک چونکە پیان وتم دوای بەرنمەکە قاوەیەکی خۆش زۆر دەستە خۆش بێ زۆر خۆشە کە کەسێک پەیوەندی بە منەوەکە سەرەتا خۆی ناسێنێ سوپاسمەکات دوای سوپاسکردنەکە اینجا پرسیار و شتەکانم لێەکە داوام لێەکە جیاوازە لە شوێنێکی تر بۆ نمونە 3 کەس من لە دوێنێەوە مامەڵەی لەگەڵ کردوم کەسێک یەکەم پەیوەندی پێوە کردوم ئەمە هەر مارکێتینە دووەم کەس خۆی ناساندووە و بەشی پەیوەندیەکانە ئەمە هەر مارکێتینە ئەو مامەڵەیە کە ئێوە دروستان کردووە شێوازێکی مارکێتین و مامەڵەیەکی باشتان کردووە لەگەڵ کەسێک هەر لەم ڕۆژەوە لە سەرەتای هاتنە ژوورۆم کەسێک لەگەڵ مایە ڕێنماییمەکە بێ ئەوەی ئیزعاجم کە پێمەڵێ زوو هیچیت پێویستە بیکەم کەواتە چۆن ئێوە لە کورساتە ئەم مامەڵەیە ئەکەن پێم خۆشە بۆ هەموو بینەرانی بگوێزمەوە پێیان بڵێم پێویستە کاک ئەگەر خۆت بەتەنیا لە بزنسەکە تا ئیشەکەی یا لە هەر شوێنێکی تر ئیشەکەی پێویستە کاوەکو ئەمان مامەڵە بکەیت خەڵک بێزار نەکەی کڕیارەکانت بێزار نەکەی بە شێوازێکی دروست ڕێنماییان بکەی بۆ کارەکە. بەخێر بێگومان کورسات ماڵی میوانەکانمانە. جا مادام باسی پێشوازیکردنت کردوە شێوازی مامەڵە لە کۆمپانیاکان ئەمە لە کۆمپانیاکانی پەیوەندیکردن ئامێرەکانی کارەبایی ئێستا بە خۆشحاڵیە بینیم بەشێکی چالاکیان هەیە وەڵامی تەلەفۆنی کڕیارەکانە دەنەوە. مامۆستا ڕێبین زۆر جار ئەو کەسەی وەڵام ئاتۆ زۆر بەڕێک و پێکی و بەڕێزانە جواب بەداتەوە بەڵام وەڵامەکەی من ناداتەوە ماوەیەکی زۆر بەیەکەوە قساکرد لە کۆتای بینی من هێشتا بە وەڵامەکەم نەگەشتوم تا چەند گرنگە ئەو کەسەش کە وەڵامی من ئاتەوە کەسێک بێت بەڕاستی پڕ بێت تەنیاوانە بێت کە من بۆ نمونە بەڕێزانە پێشوازیم لێ بکات. پێم خۆشە بۆ بیبەستمەوە بەشی سەرچاوە مرۆیەکان لە هەر کۆمپانیایەکە هەیە پێویستەکە کەسێکی گونجاو هەڵبژێرێ بۆ ئەو شوێنانەی کە هەیە یەکێک لە شوێنە گرنگەکان کە بەر هەموو کەسێکەکەوێ با بڵێ بەشی پەیوەندیەکانە بەشی تۆمارکردنی زانیاریە یەکێک لەو بەشانە کە کەسێک یەت مقابل ئەکا بۆ شوێنە پێویستەکە سەرەتایەک سەردای نەمەزرێنی تو بڵێ ئەمە ئیشی تۆیە پێویستەکە بیبەی لە ناو شوێنەکەت لە ناو بزنسەکە تا هەموو لایەنەکانی پێشارەزا بکەیت ئەگەر یەک ڕۆژیش بێ پێویستەکە شارەزای هەموو بەشەکان بێ بۆ نمونە پێویستەکە شارەزای بەشی تەکنیکی بێ بە تەواوەتی شارەزای بەشی بەرهەمهێنان بێ بە تەواوەتی بۆی بزانێ ئایا ئەم بەشانە چی بەکارەهێنن چۆنی مامەڵە لەگەڵ یەکەکەن لەوانەیە کەسێک مۆبایلێکی کڕیوە مۆبایلەکەی خۆ ئێمە لێرە دروست نەکراوە لە شوێنێکی تر دروست کراوە بەڵام ئایا کێشەی دانەبەزاندنی ئەپلیکیشنەکەی هەیە لە لای کەسێک ئەگەرم کەسە لە بەشی پەیوەندیەکان یەک ڕۆژ لەگەڵ بەشی تەکنەلۆجی و ئایتی بوو بێت ئەزانێت چۆن بیگەێنێ زانیاریەکەی پێ بگەێنێ یاخود ئەتوانێت لە پرسیارەکەی تێبگا لەوانەیە ئەو پرسیارێکی کردبێ ئەڵێ ئەم ئەپلیکیشنە لای مندا نابەزێ ئەڵێ سوپاس بەڕێزم لە ماوەیەکی کورتدا لە بەشی ئایتیە پرسم و بە وەڵامەوە ئەگەڕێمەوە بۆ لای بەڕێزت ئەمە زۆر خۆشە بۆ ئەو کەسە بەڵام نەک وەکو بەڕێزت وتی وەڵامێکی باتەوە کە نەزانێ وەڵامەکە چیە و شتەکان ناگەن بە نەتیجە باشە مامۆستا ڕێبین لە کۆتاییە کورتکراوی قسەکانمان بەرەسان وەکو ڕاهێنەری بواری مارکێتین چی بە خاوەنکارەکانەڵێ تا ئەگەر هەڵەیەکیان هەبووە بۆ لەمەوە دووە کە ئەمڕۆ ڕۆژی جیهانی مارکێتینە بە بازارکردنە ئەو هەڵەیان نەهێڵە باسی ئەوەمان کرد کە ژمارە گەورەکان زۆر بەکارەهێنن با ئۆفەرەکانیان جیاواز بێ ئەو خاوەن بزنسانە بتوانن لە ڕێگەی مامەڵەکردنی جوانەوە زیاتر بگەن بە کڕیارەکانیان ئەو هەلانە بقۆزنەوە کە ڕۆژی جیهانیەکانمان زۆر هەیە لەوانەیە ئەمڕۆ ڕۆژی جیهانی مارکێتینە سبێنێ دووسبەی ڕۆژی جیهانی ئەندازیاران بێ چۆن ئەتوانیت ئەم هەلە بقۆزیتەوە شتێک بە ئەندازیارێک بفرۆشی یا بە کەسێک ڕۆژی جیهانی باوکو دایک و برا و خوشک و هەمووی گرنگ ئەوەیە هەر کەسێک بۆ بزنسەکەی خۆی بتوانێت بۆ نمونە ئەو کەسانە بێنێت کە کڕیارین بۆ ئەو ڕۆژە کۆیان بکاتەوە زۆر سپاس بۆ ئێوە زۆر خۆشحاڵ بووم